لە ئێستادا هەرێمی کوردستان بە دۆخێکی نالەباردا تێپەڕ دەبێت. چاودێرانی سیاسیش پێیان وایە سەرچاوی ئەم دۆخە دەگەڕێتەوە بۆ پێکهاتەکانی نێو سەرکردایەتی سیاسی کوردستان کە لە ژێر چەتری ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بڕیاریان لا ڕاپرسی لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکاندا و ئەنجامدانیشی گۆڕا بۆ کارەسات بەسەر هەرێمی کوردستاندا. چاودێرێکی سیاسیش ئاماژە بۆ ئەوە دەکات لە هەرێمی کوردستان هەر حیزبێک هێزی هەبێت دەتوانێت بڕیار بدات. دام و دەستگا شەرعیەکانیش بە ئەرکی خۆیان هەڵناستن و حیزب ئاراستەیان دەکات. سەبارەت بە سەرکردایەتی سیاسی کوردستانیش دەڵێت پێویستمان بەو ئەنجومەنە نییە و بوونی زیادەیە و لە دنیاشدا مۆدێلی لەم شێوازە نییە. دوو گرفتی سەرەکیمان هەیە. یەکەمیان ئەوانەی هێزیان بەدەستە و دەتوانن بڕیار بدەن لەو دامەزراوانە نین کە لە ئەسڵدا دەبێ ئەو بڕیارە بدەن و مشکلی دۆمان ئەوەی ئەو دامەزراوە ڕسمیانە کە حکومەتی هەرێم و پەرلەمان و دامەزراوە ڕسمیەکانن بە ئەرچی خۆیان هەڵناستن تا هێزە سیاسیەکان ئاراستەیان نەکەن. مەسئلەی لیژنەی باڵای ریفراندۆم کە هیچ پێویستنی هەبی ئەوە هەر لیژنەیەکی زیادەیە نایەوێ خۆی قانون دەردەچی و مفۆزە ریفراندۆمەکە دەکا و حکومەت دامی دەکا بە پێی پێویستەوەی کە دروست بوو مۆدێلێکە نییە لە دنیا هەر لە خۆت و دەستگایکی دامەزرێنی و کۆمەڵ خەڵک بینی نەمەرسومی پێدەچۆن ئەوانە مۆزەفن. ئەم ئەنجومەنە سەلاحیەتی چییە؟ ئەوە ناکرێت کەسێک لە سیاسەکان دەدەست دەرێ هیچ ئەنجومەنەکە بەس بۆ ڕاوێژە دەبێ یاسا تهدید کە ڕاوێژە لە کاتێک بۆ ڕاوێژە و دەچی بڕیار دەدا کەی پەر ئینتیخاب بکرێ کەی نەکرێ. ئەمانە لێڵیە نەزانینە. چاودێرێکی سیاسی دیکە ئاماژەی بەوەدا سەرکردایەتی سیاسی کوردستان چەندین گرفتی هەیە. یەکێک لەو گرفتانەوەی ئەنجومەنەکە درێژکراوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە ئەو ئەنجومەنەی لە دەرەوەی دامەزراوە شەرعیەکان پێکهێنرا و دروستکردنیشی ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکانی قوڵتر کردەوە. درێژکراوەی ئەو بابەتانە بکەی پەیوەندی هەبوو بە ڕیفراندۆم بۆ خۆی ئەو ئەنجومەنە لە دەرەوەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان دروستکرا و ناکۆکی نێوان لایەنەکان هەبوو چەندایەنێکی سیاسی ئامادە نەبوون بەشداری بکەن. ئەنجومەنەکە ئیشکالیەتی هەبوو لە دروستبوونەکەی لە ڕووی ئەوەی کە ئەنجومەنێکی حیزبی و لە دەرەوەی دامەزراوە شەرعیەکار بوو و کۆدەنگی لایەنە سیاسەکانیشی لەسەر نەبوو. لە ئێستاشدا ئەو ئامانجە و ئەو پاساوی کە بۆی دروستکرا ئێستا لە دەستی داوە. لە کۆبوونەوەیکی حیزبیدا بەشێک لە حیزبە سیاسیەکان بڕیاری ڕیفراندۆمیاندا ئەمەش بەبێ گوێدانە هۆشداری و مەترسیە ناوچەی و نێوخۆیی و جیهانیەکان. ئەنجامی بڕیارە تاک لایەنەکەش پارتەوازەبوونی کوردانی ناوچە جێناکۆکەکان و گەڕانەوەی هەرێمی کوردستان بوو بۆ ناوچەکانی بەر لە 19 سەی 2003. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.